دەستەی دەستپاکی کەرکووک جارێکی دیکە فەرمانی دەستگیرکردن و بانگێشتی بەردەم دادگا بۆ ڕاکانجبووری پارێزگاری بە وەکالەتی کەرکووک دەردەکات با پشتبەستن بە چەند بەڵگەیەکی گەندەڵی و بە هەدەردانی سامانی گشتی و ناڕوونی لە پرۆژەی بیناینەوەی پارێزگای کەرکووک و چەند قوتابخانەیەک فەرمانی لێ پێچینەوە لە ڕاکانجبووری دەرکراوە. هاوکات نووسینگەی ناوبراو لە بەیاننامەیەکدا سەرجەمە و بەڵگانەی ڕەت دەکاتەوە واشکرای دەکات ئەو دۆسیانەی پێی تۆمەتبار کراوە هی ئیدارەی پێشووی کەرکووکە و ئەو لێی بەرپرس نییە. پەرلەمانتارێکی عێراق کە بەڵگەکانی لەلایە دەڵێت دەبوو ئێستا لە سەرە و بەڵگە و دۆسیانەی گەندەڵی لە سەرێتی ڕاکانجبووری لە پۆسەکەی دوور بخرایەتەوە. بەڵێ دیارە ئەمە یەکەم پرۆژنیە کە ئەچێتە بەردەم دادگا. ئێمە بەدەیان فایلی ترمان لەسەری جوونانوە وەتوانم بڵێم ئێستا کەرکووکێکە لە شارە گەندەڵەکانی عێراق. من پرسیاری ئەوەکەم بۆ محافزی مووسڵ گۆڕا، بۆ محافزی زیقار گۆڕا، عیمارە گۆڕا، بەغا گۆڕا، تەنانەتی تکریتوانە گۆڕا، باشە بۆ پارێزگاری کەرکووک ناگۆڕێ؟ پارێزگاری کەرکووک بەدەیان مخالەفاتی هەجگە لە گەندەڵەکانی محافزێکی سیاسیە تەنیا بۆ یەک پێکاتەژ نیە. ینی ئەگەر ئێمە هەمومان خەڵک کەرکووکین پەیوەندیمان هەیە تەنانەت پێکاتی عەرەبی شەمویان لێ ڕازینین جگە لە عەشیرەتەکەی خۆی. بۆیە پێشێلی مافی مکەوناتەکانی تری کردووە لە کەرکووکامە لەلایەکشەوە زیاتر هەر ئێمە خۆمان زیاتر لە 22-23 فایلی گەندەڵیمان لەسەری بەرز کردوێتەوە و ئێمە لە مانگی ڕابردووە ئەو فایلانە 21 خاڵیان دراوەتە دەست هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق. پارێزەرێک پێی وایە ناڕوونی لە دادگاییکردنی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک هەیە بۆیە لە سەرجەم دۆسیەکانی لەسەرێتی دەستێوەردان دەکرێت. ئەوەی بەلامانەوە سەیرە ئێمە هەموو جارێکە قسەی لەسەرەکەین. ئەم کەیسانە هەندێک جار مزایداتی سیاسی پێواکری، هەندێک جار لەلایەن ئەو کەسانی کە مخبرن یان خود ئەو ئەندام پەرلەمانانەی کە کەیسەکان ئەجوولێنن بۆ مەبەستێکی سیاسی خۆیان بەکاری دێنن. بۆ نمونە ئێمە ئەو کۆمەڵە کەیسی کە جوولاوە لەسەری دەبووە تا ئێستاکە یەکلایی بکرابایەوە، بەڵام بە هەندێک اتفاقیاتی سیاسی هەر کاتێک دادگاکان بیانەوە کەیسەکان یەکلایی بکەنەوە ڕاکانجبووری و ئەو لایەنانەی کە وەکو مخبری وەکو ئاگادارکردنەوەی دەستگای نەزاها بەو کارە هەڵەسن ڕاستە خۆ اتفاقیەکی سیاسیەکەن و بچکەوە هەر لە نەتیجەیە هەر هەمویان بەشدارن لەو کەیسی گەندەڵی لە کەرکووکە هەیە. بۆیە ئەو کەیسانە وەکو خۆی ماونەتەوە. بە پێ و بەڵگانەی بەردەستە ڕاکانجبووری زیاتر لە 20 دۆسێ گەندەڵی لە سەر دراوە بە دەستەی دەستپاکی، بەڵام تاکو ئێستا لەسەر هیچ دۆسەیەک سزانە دراوە. بۆیە چاودێران پێیان وایە دەستێوەردانی سیاسی لە دۆسیەکانی ناوبراو وای کردووە ناوبراو لە سەرجەم ئەو دۆسیانەی لەسەرێتی بێتاوان دەربچێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.